جەلادێک دراوسێمانە لە نووسینی ڕەحمان غەریب. کاتێک باس دێتە سەر ئەشکەنجەی ناوزیندانەکان، ئەشکەنجەدراوی بەدبەخت دیارە. کارەکتەری جەلادەکە نادیارە. خۆڕەنگە وەحشەکە دراوسێمان بێت. بەیانیان مناڵەکەی ببات بۆ قوتابخانە و ڕۆژانی هەینی لە باخەکەی سەرقاڵی بەخێوکردنی تاوز بێت، بەڵام دەمامەکدار و شاراوەیە. جۆرێکی تریان ئاشکران، وەک موورۆ بە دامەزراوەی سەربازی و ئەمنی بڵاوبوونەتەوە لە کاتی خۆپیشاندانەکان و ڕووداوی ئەمنی گەورە و دەستگیرکردنی هاوڵاتیانی ناڕازی یان کاتێک دیلێک دەکەوێتە ژێردەستیان دەردەکەون. لە بیرەوەری زیندانیە سیاسیەکانی خۆمان کە باس لە ئەخلاقی جەلادی ئەو سەردەمەی دائیرەکانی داپڵۆسین و دەستپێوەندەکانی دەکەن، ڕواڵەتەکانی ئەشکەنجەدانی هەندێک لە ژوورەکانی لێکۆڵینەوەی سەردەمی حوکمی خۆماڵی تێدایە. ئەخلاقی هاوبەشیان لە جنێودان و هەڕەشە و دەستگیریکردنی ژن و خوشک هەیە، ئیتر تا فەلاقەکردن و قەزەوەنترین جۆری ئەشکەنجەکانی جەستەیی و دەرونی. جەلادی ئێمە سوودیان لە شارەزایی و هونەری ئەشکەنجەدانی سیستمی سیاسی پێشخۆیان وەرگرتووە. هەمان پڕۆتۆکۆل، هەمان میراتی جەلادی ئەمن و ئیستخبارات و شوعبەکانی مخابراتی لە شکاندنی شکۆ و کەرامەتی ئینسانی بۆ ماوەتەوە. ئەخلاقێکی هاوبەش لە لێکۆڵینەوە لەگەڵ گیراوان تا دەگاتە قۆناغی ئاعترافکردن، هەرچی میکانیزمی ئەشکەنجەدان و سوکایەتی و هەڕەشە تاقی دەکرێتەوە. دڕندەیی و بێباکی بەرامبەر بە کەرامەت، ئازارەکانی مرۆڤ، زەلیلکردن و لە قاڵبدانی زیندانیان بە شێوازێکی ژیان کە جیاوازیەکی زۆری نەبێت لە ژیان لە گەوڕێکدا هەموو ڕۆژێک کابوس و ئازار بێت، بۆ بەعسی عێراقی و سووری و هەندێک لە وڵاتانی دەوروبەر خصڵەتی ڕژیمەکەیانە و ڕووداوی ئاساین. بەڵام دەبێت هەموو تووشی شۆک بین کە دەکرێتە ئەخلاقی حکومڕانی میلەتێک کە لەلایەکی قوربانی دەستی جەلاد و شوناسی زیندانی سیاسی هەڵگرتووە. کاتێکیش سەنگەری سیاسی ئەشکەنجەدراو دەکەینە پێوەر بۆ هەڵوێست، ئەو بەشداریە لە ژیاندنەوەی ئەخلاقی زەمنێک کە گەنج لەسەر شێوازی جلپۆشین لەسەر شەقامەکان گوللەباران دەکران. کاتێک ڕنگ و بیرکردنەوەی ئەشکەنجەدراوان دەکەینە پێوەر بۆ هەڵوێستی بەشداری لە گەڕانەوەی ئەخلاقە دادگاییکردنەکانی سەردەمانێک کە مخالفی سیاسی ئەگەر نەکرایە بە قوربانی فیشەک، ئەوە دەکرایە تەویلەی حەیوان تا باز لە جیاوازەکان بۆ ڕەشەوڵاغێک بکات و لەوێ یاداوەریەکانی بنووسێتەوە. ئیتر وایە کە سیاسەت هەموو ئەم ئامرازانەی پێویستن بۆ کنتڕۆڵکردنی فەزای گشتی بۆ بەردەست و کارابێت، کلتور و ملکێکی پارە بێت، بەشێکی ڕۆشنبیران بە پلانی جەهەنمی بێدەنگرابن، میدیا ئامرازی پرۆپاگەندە بێت، چالاکوانی سەندیکا و ڕێکخراوەکانیش وەک دەرگاوانی دەسەڵات ئەرکیان بۆ دانرابێت، بێدەنگبوون شۆک نییە، بەڵکو گوزارشتە لە وەزعی حاڵ و سەردەمێکی ناشرین.